جەمال کوڕێکی بەهرەداری گوندی ڕۆستەیە. ئەو هێندەی ڕۆستێ بە کەیف و خۆشمەشرەبە. لەو کەسانە نییە خەمباری و دەستە پاچەی بیخاتە گۆشەیەکی ماڵەکەیانەوە. تەنانەت ئەوەی پێی دەگوترێت تەکنۆلۆژیا و شاشەی زیرەک بەکاری دەهێنێ و محتاجی کەس نییە. بە دڵێکی گەش و قەنەعەت بەخۆ قسە دەکا و دەڵێ من بەهرەم زۆرە. کاک جەمال تۆ چ بەهرەیەکت هەیە؟ وڵات بە سیارە دەهێنین بۆ ئێرانە لێرەش من ئەیکێشمەوە بۆ ماڵەوە. جەمال بە سەر و ژوورەکەدا پێشمان کەوت بۆ ئەوەی بچینە ماڵەکەیان. دەبوو بۆ شارەزایی ئێمە شوێنی ئەو بکەوین. هەر خۆشی داوای لێداچی کرد سازەکەی بۆ بهێنێ تا هەندێک موسیک پێشکەشی ئێمە بکات و ئێوەش دەست و پەنجەی ناسکی سەرژەیەکانی ببینن. ئەگەر هەندێک بە هەستیاریەوە گوێت لە ئاوازەکانی بگرتایە دەتزانی دەیەوێ ئەوەی لە دەستی چووە قەرەبووی بکاتەوە. کوڕێکی هەست ناسک بەڵام بوێر و بڕوا بەخۆ. کاک جەمال تۆ هەوڵداوە بە مۆسیقا ئەوەی کە نوقسانە لە مەسەلەن لە ژیانی تۆیە بە مۆسیقا قەرەبووی بکەیتەوە یا خود لە ڕێگای مۆسیقا و شتێکی تر بڵێ پەیامێکی تر بنێری؟ بەڵێ ناسراوی من یعنی ناساندنی من زۆر بە لە ڕووی میوزیک بووە. ئەم من زۆر سپاسی ئەو کەسان شکەم کە هاوکاری منیان کردە بە تایبەت مامۆستا خۆشنا و ڕستایی بەڕاستی بە هەموو شتێک هاوکاری من بووە. باشە بەڵام مامۆستا خۆشنا و زۆرتر سێتارە عەزفەکە چۆنەوە تۆ ساز عەزفەکەی؟ وەڵی ڕاستە و سێتار عەزفەکە بەڵام وەکو ناسنی تۆن و دەنگ و ئەوانە دەرسی مۆسیقا ئەڵێتەوە. ڕاستە ئاواز حەزەکەین ئەگەر ئاوازێکی تر هەیە بە هینی خۆت بە زەوقی خۆت شتێکی ترمان پێشکەشکەی.